نێردراوی تایبەتی نەتەوە یەکگرتوەکان داوا لە هەموو لایەنەکانی شەڕ دەکات کە بۆ کەمکردنەوەی دۆخی هەرەنا لەباری سووریا هەنگاو بنێن. هاتوومەتە نیویۆرک کە ئەو پەڕی نیگەرانی خۆم سەبارەت بە پەراستاندنی توندوتیژی لە سووریا دەرببڕم بە جددی داواتان لێ بکەم کە تیش بخەنە سەر توندوتیژی و ڕێڕەوێکی سیاسی بۆ ئەوەی بڕیاری 2045 ئەنجومەن بە تەواوی بەڕێوە بچێت. ئەو ئاماژەی بە هێرشەکانی ئاسمانی کرد کە هەروە بەردەوام و تا ئێستا خەڵکێکی زۆریان کوشتون. هێرشەکانی ئاسمانی قورس و بەردەوام لە باکووری ڕۆژئاوا و لە خۆڵاتی غوتە هەیە. مەدەنیەکان ژمارەیەکی زۆریان لێ کوژراون. راپۆرتەکان دەڵێن لە یەکەم حوتەی مانگی 2 زیاتر لە 1000 کەس لە ئاکامی هێرشەکان کوژراون و نەخۆشخانەکان، قوتابخانەکان و فروشگاکان هەروەها کراونەتە ئامانج. هەروەها ئاماژەی پێدا کە ئەو هێرشانە بەڕادەیە گەیشتون کە لە گازی ژەهردار بۆ سەر کەڵک وەرگیراوە. چەندین دەنگۆ سەبارەت بە هێرشەکانی کلۆرین لە غوتە، لە ئیدلیب و ئێستا لە ئەفرین هەنا. هەرچەند ناتوانین سەر بەخۆیانە ئەو هێرشانە پشتڕاست بکەینەوە، بەڵام ئەگەر ڕاست بن ئەوە جێگای ئەو پەڕی بێزاریە و نابێت لە سزادان چاوپۆشی بکرێت. لە هەمان کاتدا باڵوێزی ئەمریکا و رووسیا سەبارەت بە بەرپرسیارەتی بۆ بەربەستکردنی ڕێگا بۆ ئاشتی لە سووریا لۆمەی یەکتریان کرد. ئێستا بۆ رووسیا کاتی ئەوە هاتووە دەسەڵاتی خۆی بەکارخات. ئاشتی کاتێک وەدیدێت کە هەموو لایەنەکان هەوڵی تەشەنادان نەدەن و ڕێگایەکی بەرپرسیارانە هەڵبژێرن و ئەوەش ڕوونە پشتیوانیکردن لە بڕیاری 2254 پشتیوانیکردن لە ژنێف و گوشارهێنان بۆ ئەسەد ئەوە ئەنجام بدات کە نایەوێت بیکات. رووسیاش داوای لە ئەمریکاوە بوو کە گوشار بخاتە سەر ئۆپۆزیسیۆنی سووریا. ئێمە هیچ داواکاریەکمان نییە، تەنیا لە لایەنەکانی ئەمریکا و لایەنەکانی تری نێو هاوپەیمانی ئەوانی کارتێکردنیان لەسەر ئەندامانی ئۆپۆزیسیۆن هەیە. داوا دەکەین کارتێکردنی خۆیان بەکاربێنن کە ئەو ئەندامانە دەست لە دوژمنایەتی هەڵبگرن و خۆ لە شێواندنی دۆخەکە و توندوتیژی دوورخەنەوە. بەڵام نوێنەری سووریا گوتی هیچ چاکسازیشی دەستوری لە دەرەوەی ئەو چوارچێوەیە پەسەند ناکات کە رووسیا پێشەنجێتی. بە هیچ شێوەیە لەگەڵ کۆمسیۆنێک ڕێک ناکەوین کە لایەنێکی بیانی دامەزران دەبێت. پرسیاری دەستوری پرسیارێکی دەسەڵاتداریە. حکومەتی کۆماری عەرەبی سووریا هەروەها بەڵێندار بە ڕێکەوتنێکی سیاسی و کۆتایی پێهێنان بە خوێنڕێژی لە سووریایە بە شێوەیە کە ڕێزە سەربەخۆی و سەروەری وڵاتەکەم بگرێت. کوتیشیەوە مافی خەڵکی سووریایە کە لە ڕێگای وتیوێش سەبارەت بە داوای خۆی بڕیار بدات.